هەوڵی تیرۆرکردنی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا مشتومڕی زۆری دروست کردووە، بە تایبەت کە نێوانی گولەکە و ئامانجە کوشندەکە بە ئەندازەی مویەک بوو. بەمەش ئەمریکا لە بوومەلەرزەیەک ڕزگاری بوو، بەڵام دەرەنجامەکان لەوانەیە هەژێنەر بن، چ لەسەر ئاستی هەڵبژاردن یان لەسەر ئاستی ئەمنی لە ڕۆژی دوای 5 تشرینی دووەمی داهاتووەوە. ڕووداوەکە کۆمەڵێک بابەت و دۆخی ئەمنی لەخۆ دەگرێت کە چەندین پرسیار دەوروژێنن، وەک چۆن تاوانبارەکە توانی بە چەکێکی کوشندەوە بچێتە سەربانی باڵەخانەیەکی بەرز کە بەسەر شوێنی کەرنەڤاڵەکەدا دەڕوانێت لە کاتێکدا تەنها 120 مەتر دوور بوو، لە کاتێکدا پێویست بووە ئەو شوێنە بەهێزی ئەمنی پارێزراو بێت. یەکێک لە شایەتحاڵەکان بۆ تۆڕی CBS نیوز ئاشکرای کردووە پێش ڕوودانی هێرشەکە بەرپرسانی ئەمنی لە بوونی کەسێکی چەکدار لە سەربانی بیناکە ئاگادار کردووەتەوە، بەڵام هۆکاری پشتگوێخستنەکەی نەزانراوە. ئەوەش نەزانراوە بۆچی ڕاستەوخۆ تەقەکەرەکە کوژراوە لە باتی ئەوەی دەستگیر بکرێت و لێکۆڵینەوەی لێ بکرێت. ئەم ڕووداوە هەمان ئەو پرسیار و یادەوەریانە دەهێننەوە بەرباز کە لە کوشتنی جۆن کەنەدی لە ساڵی 1963 سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا ڕوویدا کە لە بارودۆخێکی هاوشێوەدا کوژرا و دەست بەجێ بکوژەکەش تەقەی لێکرا و کوژرایەوە. وەک هەر تاوانێکی سیاسی ڕووداوەکە پرسیارگەلێکی وروژاند کە لەوانەیە بە هەڵپەسێردراوی بمێننەوە لەوانە کردارەکە تاکە کەسیە یان لایەنێکی دیکە لە پشتێوێتی. هۆکار و ئامانجەکان چین؟ تا چەند بەکاردێنرێت بۆ هەڵمەتی هەڵبژاردن؟ ئەوەی زیاتر بارودۆخەکەی ئاڵۆز کردووە ئەوەیە کە لە ساڵی 2020ەوە ئەمریکا بە کەشێکی بارگرژی سیاسیدا تێدەپەڕێت. وتارەکانی هەردوو سەرۆک پڕن لە سوکاتی و هاندان و بڵاوکردنەوەی چینە. لە دیبەیتەکەی نێوانیشیاندا لە کۆتایی مانگی ڕابردوو بەبێ سڵاوکردن لە یەک چوونە ستۆدیۆوە. دوو ئەندامی پێشووی نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI سەرسوورمانی خۆیان دەردەبڕن کە چۆن ئاسایشی شوێنەکە پارێزراو نەبووە و بووەتە هۆی ئەو هێرشە. ستیڤ مۆر ئەندامی تایبەتی خانەنشینکراوی FBI کە بۆ ماوەی 2 ساڵ وەک قەناس بەدەستێکی دژە قەناس کاری کردووە بە تۆڕی CNN وتووە دەبوایە سەربانەکە پاسەوانی لێدا بنرایە. هاوکات بۆبی چاکۆن ئەندامێکی مەیدانی خانەنشینکراوی دیکەی FBI هەر بە هەمان تۆڕی ڕاگەیاندووە سەرسام بووم بەوەی کەس پاسەوانی سەربانەکەی نەکردووە کە بە شوێنی نمونەیی دانا بۆ هێرشکردن. ئەو دەڵێ شۆک بووم بەهۆی ئەوەی کەسیان لەو شوێنەدا نەنابوو. ئەوەی جێی دڵنیاییە بریتیە لەوەی کۆماریەکان دوو دڵ نابن لەوەی لە بەکارهێنانی ڕووداوەکە تا کاندیدەکان وەک قوربانی دەربخەن و ئەو شوێنەش کە بەسەری ترامپەوە دەبینراو تا درەنگانی شەو بە کاتی ئەمریکا لەسەر شاشەکان نمایش دەکرا هێندەی دیکە گڕ بە بانگەشەی هەڵبژاردنەکان بدات. دوجاریش بە دوور نازانرێت بابەتەکە لە هەر چرکە و خولەکێکدا بگات بە خاڵێک کە دەرفەت بۆ گەڕانەوە و ئاساییکردنەوەی دۆخەکە زەحمەت یان ئەستەم بێت.